لنحكي عن علاقتكم يعني علاقة بغداد قسە دەکەین لەسەر پەیوەندیەکانتان. پەیوەندی بەغدا و هەولێر دیارە کێشەی هەیە، کێشەی بودجە، کێشەی مافەدارایەکانی هەرێم پابند نابێت بە پایتەختەوە. هەروەها بەغدا سزای هەرێم دەدات. ئایا ئەمانە لە کۆی سیستەمی تازەدان یان شتێکی ترە؟ كيف هيدا كمان بده يكون بالمنظومة الجديدة بالجلوس سوية أم هناك شيء ما؟ حقيقة العلاقة بين كردستان تەماشاکە لە ڕاستیدا پەیوەندی نێوان هەولێر و بەغدا بە گزارشتێکی ڕاستتر لە نێوان حکوومەتی هەرێم و بەغدا پێویستە لەسەر بنەمای دەستوری ئێستا بێت. دەستور دید و بۆچوونی جیاوازی تێدایە، تەفسیری تری بۆ دەکرێت، بەڵام لە کۆتاییە پێویستە ئەمانە یەکلا بکەینەوە. ئەم پەیوەندی ئێستا تەندروست نییە و تەنیا بریتی نییە لە هەبوونی کێشەکان. بنەماکانی لە ڕاستیدا گونجاو نییە بۆ بەردەوامیدان بە دۆخی ئێستا. گفتوگۆی نیشتیمانی دەبێ بە شێوەیەکی بنەڕەتی و ڕاستەقینە ئەمە بگرێتەوە. کورد پێکهاتەیەکی بنەڕەتی ئەم کۆمەلگایەیە، زۆریان ناخۆشی چەشتووە لە ڕاگواستن و پشتگوێ خستن و کۆمەڵکوژی. هاوپەیمانی زۆر بنەڕەتیمان هەیە لە کۆسیستمی عراقی و کۆمەڵگەی عراقیدا. هەندێک وای دەبینن کە پێویستە دان بە مافەکانی کووردا بنێن، بەڵام هەندێکی تر پێیان وایە دەسەڵات مەرکەزی بێت. دۆخی فیدرالیەت قبول ناکەن، هەروەها لە ناو کوردیشدا بۆ ئەوەی ورتر بم پێویستە دانی پێدا بنێین. ئەگەر بەشێک بووین لەم دەوڵەتە ئەوە پێویستە هاوبەشێکی ڕاستەقینە و بنەڕەتی بین لە بەغدا. لەگەڵ ئەوەدا دەڵێم کە کێشەیەکی بنەڕەتی لە پەیوەندیەکەدا هەیە و بەردەوام بە کەسەکانی خۆم دەڵێم لە کوردستان و سەرکردایەتی کورد و براکان و هاوڕێکانمان لە بەغدا نابێ ئەم بابەتە بەردەوام بێت. نە کورد ڕازیە و نە عەرەب. بۆ نمونە دوای 2014 هاتنی داعش، پێشمەرگە و سوپا و حەشدی شعبی لە یەک سەنگەردا شەڕی داعشیان دەکرد و لە چرکەیەک لە چرکەکاندا ڕوبەڕووبوونەوە لە نێوان هەردوو لادا ڕوویدا. ئەمە کێشەیەکی گەورەیە. چۆن گەیشتینە ئەو دۆخە؟ نابێ بە تەواوی لەسەر ئەمە تێپەڕین. پێویستە چاوی پێدا بخشێنینەوە، پرسی بودجە، پرسی موچەی فەرمانبەران. پێشبینی ئەوە ناکەم نیشتیمان پەروەرێکی عراقی بەوە ڕازی بێت فەرمانبەرێکی کوردستان لە موچە و مافی خۆی بێبەش بێت. هەروەها ئەو دۆخەی لە باشوور هەیە سەبارەت بە بودجە و مافەداراییەکانیان و شتەکانی تر. ئەمە شتێکی تەندروست نییە کە بیان بەسینەوە بە یەکەوە. پێویستمان بە گفتوگویەکی نیشتیمانی هەیە بە ئاراستەیەکی تەندروست. ئایا کورد بەشێکە لەم دەوڵەتە؟ هەرکەکانیان چییە و مافیان چییە؟ هەرکو ماف واتە چۆن بەشداری لە دەسەڵاتدا بکەن و چۆن پێکەوە ئیدارەی وڵات بدەن. ئەمە نەکتەنها بۆ بودجە بەڵکو لە بوارە جیاوازەکانی تریشدا بە هەمان شێوەیە. پێت دەڵێم لە ساڵی 2003 هاوپەیمانەتی هەبوو لە نێوان باشوور و کوردستان لە پێناو ڕوخانی سەدامدا. لەوەدا و لە شتی دیکەشدا سەرکەوتین. کورد هێزێکی سەرەکی بوو لە بنیادنانی کۆسیستمی نوێدا. کاتێ دەوترێت هاوڵاتی لە بەسڕەدا لەم کۆسیستەمە ڕازی نییە، بە هەمان شێوە هاوڵاتی کوردستانیش لەم کۆسیستەمە ڕازی نییە. دەبێ ئەمە بە وردی بخوێنینەوە، نابێ هەر پێوەی پابند بین. پێویستە دانیشین، ئەوەی باشە ئەنجامی بدەین. گفتوگۆ باشترین چارەسەرە. بە بۆچوونی من سەرڕای هەموو جیاوازیەکان بە گفتوگۆیەکی نیشتیمانی لە نێوان ڕۆڵەکانی ئەم نیشتیمانە دەتوانین کێشەکان چارەسەر بکەین. سەرڕای هەموو ئەو قەیرانانەشی پێیدا تێپەڕیوین. من گەشببینم بەوەی توانای ئەوەمان هەیە قەیرانەکان تێپەڕێنین. نتمكن من حل تلك المشاكل. أنا بالرغم من كل الأزمات التي مرينا بها متفائل بأننا قادرون على تجاوز تلك. إن شاء الله. نتحدث عن علاقتكم الخارجية. باز لە پەیوەندیادارەکەکانتان دەکەین. با بڵین دوو وڵات چالاکی گەورەیان لە عێراقەیە. ئەمریکا کە 600 سەرباز و ئێستا لە چوارچەوەی ناتۆ دەبنە 5,000 سەرباز. ناتۆش واتە ئەمریکا. دیارە ئەگەر یارمەتی هەبێ. هەروەها ئێران. زۆربەی عەرەبەکان وەها تەماشای عێراق دەکەن کە ئێران بەسەر دەوڵەتدا زاڵ بووە. با لە پەیوەندی لەگەڵ ئەمریکەکان دەست پێ بکەین. لە ئێستادا پەیوەندیتان لەگەڵ ئەمریکادا چۆنە؟ دوای ئەوەی لە پەرلەمانەوە داواتان لێکردن بکشێنەوە. العلاقة مع الولايات المتحدة. پەیوەندیەکان لەگەڵ ئەمریکادا پەیوەندێکی زۆر گرنگ و بنەڕەتیە بۆ ئەم وڵاتە. پەیوەندیەکان لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەشدا مەزراوە. ئێستا گفتوگۆیەکی استراتیجی لە نێوانماندا هەیە. گفتوگۆکان لەسەر زۆر بابەتن، ئابووری و سیاسی و دۆسیەی گرنگی تریش، هەروەها دۆسیەی هەبوونی هێزەکانی ئەمریکا لە عێراق. هێزەکانیان بە داواکاری حکوومەتی عێراقی هاتوون بۆ ڕوبەڕووبوونەوە لەگەڵ داعش و هاوپەیمانەتی نێودەوڵەتی کە ئەمریکا سەرکردایەتی دەکات ڕۆڵێکی کاریگەری هەبوو لە پشتیوانیکردنی عێراقیەکان و سەرکەوتنیان. ئەوان قوربانیان داوە هەرچەندە هەوڵە زۆرەکە لەلایەن عێراقیەکانەوە بووە.
لەگەڵ ئەوەشدا ئەوان ڕۆڵی گرنگیان هەبوو لە هاوکاریکردنمان. ئێمە سوپاسیان دەکەین، بەڵام بڕیارێکی عراقی هەیە بۆ کۆتایی هێنان بە هەبوونی هێزی سەربازی ئەمریکی و بیانی لە عێراق واتە هێزە شەڕکەرەکان. ئەمە لە ئێستادا بوونی هەیە لە گفتوگۆی استراتیژیدا سەبارەت بە کەمکردنەوەی ژمارەیان نەوەک زیادکردنیان، ئەمەش بە گوێرەی پێودانگەکانی دەستگا سەربازیەکان. لە ئێستادا ژمارەیان لە 2500 سەرباز تێپەڕ ناکات. لە بەرژەوەندی ناوتۆدا؟ نەخێر یەک دقە کێشەی ناتۆ شتێکی ترە. کاری ناتۆ بریتە لە ڕاهێنان و ڕاوێژکاری سەربازی، هەتا هێزە ئەمریکەکانی شکاری سەرەکیان ڕاهێنان و ڕاوێژکاری سەربازیە. سەر ڕێ هاوکاری هەواڵگیری ئەو بابەتانە. سەرۆکوەزیرانیش لە وتارەکەیدا پێش 2 ڕۆژ دەختی لەوە کردەوە کە ئێستا و بابەتە لە ئارادایە و گفتوگۆی استراتیژی لەسەری دەست پێ دەکاتەوە. لیژنە لەم بارەیەوە پێکێنراوە سەبارەت بە هەبوونی هێزە ئەمریکەکان کە بە گوێرەی پێویستی هێزە عراقیەکان دەبێت. بڕیارەکە بڕیارێکی عراقیە و لە کۆتاییدامە بڕیارێکی سەروەری ئێمەیە. ئەوەی پێویست بێت عراق ئەنجامی دەدات و بەرژەوەندەکانی خۆی لە بەرچاو دەگرێت. سەبارەت بە گفتوگۆی استراتیژی لەگەڵ ئەمریکا لە ڕاستیدا ناکرێت تەنها لەسەر لایەنی ئەمنی کورتی بکەینەوە. ئەمریکا هێزێکی ئابووری مەزنە، زلهێزێکی جیهانیە، دەمانەوێت پەیوەندی ئابووری و سیاسی و ڕۆشنبیری لەگەڵدا برەو پێ بدەین، جا لە بواری فێرکردندا بێت یان وەبەرهێنان و بابەتی تریش. ئەم گفتوگۆیە لەو چوارچەوەیەدا بەردەوامە. تۆ جۆ بایدن دەناسی؟ من بە شەخسی دەیناسم، وای دادەنێم هاوڕێی عێراق و پێشتر گرنگی بە کاروباری عێراق داوە. ئەو بیردۆزەی کە بۆ عێراق هەیبوو بەدڵتە؟ تەماشاکە بایدن کاتێ ئەندامی ئەنجومەنی پیران بوو. من دەزانم سەبارەت بە چی قسە دەکەی، باز لە بیردۆزەکەی دەکەی بۆ فیدرالیەت. ئەوەی بیردۆزی دابەشکردن نییە بۆ ئەوەی بە وردی باسی بکەم، چونکە زۆربەی میدیای عەرەبی بە دابەشکردنی عێراقی لە قەڵەم دەدا. ئەو باسی لە پرۆژەیە کرد کە سیستمی فیدرالیە لە عێراق و ئێستا لە دەستوری عێراقیدا بوونی هەیە. ئەو جێگیری سەرۆک بوو، لە هەمان کاتدا بەرپرسی دۆسی عێراق بوو لە ئیدارەی ئۆباما و بە شێوەیەکی مەیدانی چاودێری دۆسیەکەی دەکرد و سەردانی دەکردین لە عێراق. ئێمە پەیوەندی کۆنمان لەگەڵیدا هەیە، ئێمە هاوکاری یەکتری دەکەین لە بواری جیاجیادا و جەختیش لەو هاوکاریکردنە دەکەینەوە، چونکە بەرژەوەندی عێراقی تێدایە و لە هەمان کاتیشدا سوورین لەسەر پێویستی سەروەری عێراق و دەستپێڕاگەیشتنی تەواوەتی لەسەر دۆسیە ئەمنی. باز لە پەیوەندی دەکەین لەگەڵ ئێران. بە هەمان شێوە ڕوحانی پەیوەندی بە سەرۆکوەزیرانی عێراقەوە کردووە؟ دیارە برام مستەفا کازمی پەیوەندی پێوە کردووە و منیش پەیوەندیم بە ڕۆحانیەوە کرد، نزیکەی مانگونیوێک لەمە پێش مانگونیوێک پەیوەندیت پێوە کرد بۆ سەردانیکردنی پاپا؟ نەخێر، بۆ ئەوە بۆچی پەیوەندی پێوە بکەم؟ پەیوەندیتان لەگەڵ ئێران چۆنە؟ ئەو دیمەنە چۆنە کە عەرەب وای دادەنێن نەکار عەرەب خودی ئێرانیەکان بەوەی عێراق و لوبنان و سووریا جێگای ئەوانە؟ يقولون انه العراق وسوريا ولبنان يعني هن ملاذ. باسی ئەو بابەتت بۆ بکەم. تۆ تەماشای نەخشە بکە. عێراق وڵاتێکی محوەریە لە ناوچەکە و پێگە جوگرافیەکەی ئێران دراوسێمانە و باکوورەکەی تورکایە و قوڵایی عەرەبیەکەشی ڕوونە لە سووریاوە بۆ کەنداو، لە ڕووی مێژوویەوە هاوسەنگی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست، لە ڕووی مێژوویەوە هەتا لە سەردەمی ئەسکەندەری مەکدۆنیەوە لە نێوان وڵاتی ئانادۆڵ و فارس و عەرەبدا دۆڵی ڕافیدەین ئەو هاوسەنگەی دیاری کردووە. من دەڵێم لە سەدەی 21دا لە جیاتی ئەوە بەشێک بین لە گرفت کە سوودی بۆ عێراقیەکان نەبوو، بە تایبەتی لە ساڵانی ڕابردوودا ئەوە پێویستە پێگەی جوگرافیمان بقۆزینەوە بە باشی و بیکەینە خاڵی بەهێز بۆ خۆمان. ئێران دراوسێکی گرنگە بۆ ئێمە، 1400 کیلۆمەتر سنوورمان پێکەوە هەیە، پەیوەندی ڕۆشنبیری و مێژوویی پێکەوەمان دەبەستێ، سەرڕای بەرژەوەندی ئەمنی هاوبەشیش. ناتوانم ئینکاری لە گرنگی پەیوەندی عێراق و ئێران بکەم و ئەو پەیوەندیە تایبەتمەندێتی خۆی هەیە بەهۆی دۆخی کورد و بەهۆی نەجەف و کەربەلا و شیعە. بە هەمان شێوە پەیوەندیە مێژوویەکەش من نامەوێت لە نێوان ئێمە ئەواندا چیایەک لە ئاگر هەبێت. دەمانەوێت پەیوەندیمان لەگەڵ ئێران پەیوەندێکی هاوکاریکردن و دراوسێتی زۆر باش بێت. ئێمە پێویستمان بەوە هەیە و ئێرانیش پێویستی پێی هەیە. نامانەوێت بگەڕێنەوە بۆ ڕابردوو. جەنگی عێراق و ئێران کە هەزارەها کەسی تێدا لە ناوچوو ئەوەی پێشبینی دەکات عێراق دەبێتە گۆڕەپانی جەنگ بەرامبەر ئێران بە پارە و گیانی عێراقیەکان. ئێمە نامانەوێت ئەوە بکەین. ئێران لە هەمان کاتدا بەرژەوەندی لە دەوڵەتێکی عێراقی بەتوانا و خاوەن سەروەری هەیە. ناکرێت عێراق شوێن کەوتە بێت، نە بۆ ئێران نە بۆ هیچ دەوڵەتێکی تر. بەس عێراق شوێن کەوتوویە؟ نا، من لەمەدا ناکۆکم لەگەڵت. دیارە زۆر شتی کەڵەکەبوو هەیە، دۆخی دیکە هەیە. من دەڵێم پەیوەندی عێراق و ئێران دەبێ بنیاد بنرێ لەسەر بنەمای دوو دەوڵەت. بەڵێ تایبەتمەندێتی کۆمەڵایەتی مەسهەبی ئاینی ڕۆشنبیری هەیە.
ئەمانە شانازی پێوە دەکەین نەکشتی دیکە. واقعی جوگرافیا و ڕۆشنبیری و مێژووی پێکەوەمان دەبەستێ، بەڵام پێویستە پەیوەندی عێراق و ئێران لەسەر بنەمای پەیوەندی دەوڵەتداری خاوەن سەروەری بێت لە عێراق و بە هەمان شێوەش لە ئێران و لەگەڵ ئێرانیەکان. ئەگەر بێت و وانە بێت و وا ڕێک نەخرێتەوە، عێراق دەبێتە گۆڕەپانی ململانێ کە ئێمە ئەوەمان ناوێ. ئەمە لە بەرژەوەندی عێراقیەکاندا نییە، بە بۆچوونی من ئەمە لە بەرژەوەندی ئێرانیەکانیش نییە. نابێ عێراق شوێن کەوتە بێت و نابێ لە ژێر دەستی کەسدا بێت و ناشبێ لە ژێر سەرپەرشتی کەسێکدا بێت. لە ڕاستیە سروشتی عێراق و پێگە و مێژووی عێراق کەلتورەکەی و پێگە جوگرافیا و سیاسیەکەشی ڕێگەی ئەمەی پێنادات. ئەوەمان تاقی کردەوە و گەیشتی نەکارەسات. ئەمەش تەنها عێراقی نەگرتەوە، بەڵکو سەرجەم ناوچەکەی داپۆشی. پێگەی جوگرافی و ڕۆشنبیری عێراق و پێکهاتەکانی کە هەیەی فرسەتمان دەداتێک کە عێراق سەربەخۆ و خاوەن سەروەری بێت. بەرژەوەندی هاوبەشی ئێران و تورکیا و عەرەب ئەوەیە لە جیاتی ئەوەی عێراق ببێتە گۆڕەپانێک بۆ ململانێ، ببێتە پردێک بۆ پەیوەندی و یەکگەیشتن، ببێتە گۆڕەپانێک بۆ بەیەکگەیشتنی ئەو بەرژەوەندیانە. ئەو پارانەی لە عێراقدا بە فیڕۆ چوون لە ململانەکاندا، جا ئەگەر پارێ عێراقی بوو بێتیان نا، ئەگەر لە دروستکردنی هێڵی شەمەنەفەردا خەرج بکرایە و گەلانی ناوچەکەی پێکەوە ببەستایە و تۆڕە کارەباییەکان پێکەوە ببەسترانایە و سیستمی ئاودێری ڕێک بخرایە، ئێستا لە دۆخێکی دیکەدا دەبووین. کێشەکان لە ناوچەکە نەکتەنها لە عێراق، لە هەموو ناوچەکەدا ئەوەیە کە گەنجان بێکارن، خزمەتگوزاری وەک پێویست نییە. فەخامەتی سەرۆک کۆمار، آخر واقع دەڵێ دۆخەکەوا نییە؟ بە دڵنیاییەوە بەڵێ، منیش ناڵێم لە واقع ئەداوایە. ئێران لە سێ وڵاتدایە، ئەوان لە هەرەسێناندان. جا ئەگەر عێراق یان لوبنان یان سووریا بێت، من پێت دەڵێم عێراق کێشەی زۆری تێدایە، پرسی کەڵەکەبووی زۆری تێدایە، لایەنی خراپی ئەجگار زۆرە، ئەمانە ڕاستین، بەڵام لەگەڵ ئەوەشدا عێراق لە هەرەسێناندا نییە. جوڵەیەکی زۆر بەهێزی بۆ هەڵستانەوە و تێپەڕاندنی ڕابردوو تێدایە. من پێت دەڵێم چارەسەر نەکتەنها بۆ عێراق، بەڵکو بە هەمان شێوە بۆ ناوچەکە عێراقێکی دیموکراتی مەدەنی سەربەخۆی خاوەن سەروەریە کە باشترین پەیوەندیدا بمەزرێنێ و تایبەتمەندێتی پەیوەندیەکان بقۆزێتەوە لەگەڵ ئێران بۆ تەواوکاری ئابووری. کێ ڕێگە بەمە دەدات؟ ئێمە بە ئیرادەوە یا ئێرانیەکان؟ خاتون، ئەگەر ئێمە هەمومان بەم لۆژیکە قسە بکەین لەسەر یەکتری ئەوە شتێکی ترە، بەڵام ئێمە دەڵێین عێراق پەیوەندیەکانی لەگەڵ ئێران زۆر گرنگە، لەگەڵ تورکیا زۆر گرنگە، پەیوەندیەکانی لەگەڵ قوڵایی عەرەبیدا لە کەندا و قوڵایی عەرەبی زۆر گرنگە. ناوچەکە ڕێک نابێتەوە و دۆخەکەش باش و ئارام نابێت ئەگەر عێراق دەوڵەتێکی سەربەخۆی خاوەن سەروەری دامەزراو نەبێت، بەبێ سەرپەرشتی هیچ لایەنێک، نە لە لای ئێران، نە لە لای تورکیا و نە ئەمریکا و هیچ لایەکی تریشەوە. چونکە ئەگەر بێت و دەستێوەردان و سەرپەرشتی لە لایەنێکەوە هەبێت، ئەوە هەموو لایەنەکانی تر بە دڵنیاییەوە دەزوەردان دەکەن. يؤدي إلى تدخلات أخرى وكل المنطقة. عم نشوف نوع من حلف بين العراق وأردن ومصر اللي صار فيها يعني أعتقد 3 اجتماعات قممية. ماذا يحصل بين هذه؟ عم تعملوا شيء وسطي يعني؟